بناي خداي قالوا بخشندو مهربان من دكتور إبراهيم طاهر معروف سبوري تندرستي كومال بشي خوراك نخوشخانه مهرباني برنامج رمضان و رنماية تندرستي كان خداي پروردگار لقرآن بيرود لسورة بقرة بمان دفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون كواتا روجي خواي پروردگار كلسا إمي واجب كردوا لسر همو نتوكاني پیش إمشي واجب كردوا هر نتويك بشويشي تايبتي خوي لو زماني روجي لسر داناوا هندي نتوهيا روجي كان لوانيا نی ڕۆژی ئێمە بێتن هەندێکیان لەوانەیە هەندێک خواردنی لێ قەدەغە ببووی هەندێک خواردنی لێ قەدەغە نەبوو بیتن و هەریەکە بە شێوەیەکی جیاواز بەڵام ئەو ڕۆژەیەکەوە ئێستا خوای پەروەردگار لەسەر موسڵمانانی واجب کردووە ئەوە ڕۆژێکی زۆر تەواوە چونکە زانایان نزیکەی 400 ساڵە سوودەکانی ڕۆژی باز دەکەن و ژمارەیەکی زۆر کتابیشیان لەسەر داناوە دوایە باسییان دەکەن ئینشاءالله دەڵێن ڕۆژی ئیسلامی لە هەموو ڕۆژەکان بەسوودترە لەبەر چییە لە هەموو ڕۆژەکان بەسوودترە چونکە ڕۆژی مسلمانان لە 4 هەفتە زیاترە زانایان دەڵێن زۆر نەخۆشی هەیە نەخۆشیەکانی گەدە و قۆڵۆن و هەندە نەخۆشی کەمبوونەوەی بەرگری لەش و هەندێک نەخۆشی سۆفان و فەقرات بە ڕۆژی چاک دەبێتن بەڵام پێویستە ڕۆژێکە لە 4 هەفتە زیاتر بێتن کەواتە ڕۆژی ئێمەش 4 هەفتە زیاترە بۆیە سوودەکەی لە هەموو ڕۆژەکانی نەتەوەکانی تر باشترە هەروە زانایان دەڵێن ئەگەر بێت و بتەوێت سوود لە ڕۆژی وەگری پێویستە هیچ نەخۆی نەخواردن نەخواردنەوە ئێمەش نەخواردن نەخواردنەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ناخۆین بەڵام نەتەوەکانی تر هەندێک خواردنیان لێ قەدەغە بووە هەندێک خواردنیان لێ قەدەغە نەبووە وەچی مەتەلەن لە ناو مەسیحیەکان ئەوانە خواردنی ئاژەڵ ناخۆن بەڵام خواردنەکانی تر دەخۆن کەواتە ڕۆژی ئێمە بۆ سوودی زۆرە چونکە هیچ خواردنێک ناخۆین ئەو کاتی لەشمان پاک دەبێتەوە لەو ژەهرەی کە تێیدایەتی لەو هەموو خواردنێک کە چەند ڕۆژە خواردومانە لەو 11 مانگەی تر ئەو خواردنانە هەموو مادەی کیمیاوی تێدا هەیە مادەی ژەهراوی دروست دەکاتن بەڵام ئەگەر بێت و ئێمە لە 10 سەعات بەسەرەوە بە ڕۆژوو بووین ئەو ژەهرە ڕۆژ بەڕۆژ لە لەشمان دێتە دەرەوە بۆیە زانایان دەڵێن ئەگەر ئەتوو یەک ڕۆژ بە ڕۆژی بیتن ژەهری دەڕۆژ لە لەشت دەڕواتن ئەگەر بێت و لە 10 سەعات کەمتر بە ڕۆژی نەبی کەواتە ڕۆژی ئێمەش لە بەیانیەوە لە سحورە و هەتا دەگاتە مەغریب لە 10 سەعات زیاترە هەم لە زستان هەم لە هاوین بۆیە لە هەموو ڕۆژەکانی تر سوودی زیاترە پاشان زانایان پێمان دەڵێن کەوا ئەو ڕۆژی بوونە نابی لە 10 سەعات کەمتر بیتن یەکەم زانە کە باسی ڕۆژی کرد لە بۆ نەخۆشیەکانی گەدا لە رووسیای بوو لە جامیعای مۆسکۆ کە وتی پێویستە و کەسەی کە بیاوێتە نەخۆشی گەدەی چاک بتەوە نابی ڕۆژێ لە 10 سەعات کەمتر بە ڕۆژوو بیتن ینی خواردن نەخواتن لەو کاتەی وە خواردنەوەش نەخواتن ئەگەر تۆ یەک ڕۆژ بە ڕۆژی بووی 10 ڕۆژ ژەهری لەشت بڕواتن لەو ڕۆژەی کەواتە 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژی دەبین کەواتە 360 ڕۆژ ئێمە ژەهرەکەی ئەو خواردنانەی کە چەند فترێ ئەو 11 مانگی خواردومانە لە لەشمان دێتە دەرەوە هەروەها یەکێک لە تایبەتمەندیەکانی تری ڕۆژی موسڵمانان ئەوەیە کەوا کاتەکەی دەگۆڕێتن لە وەرزێک لە بۆ وەرزێکی تر ئەوە بە هەمان شێوە سوودی هەیە هەندێک کات هەیە ڕۆژەکەمان درێژە ئەوە سوودی تایبەتی خۆی هەیە هەندێک کات هەیە ڕۆژەکەمان کورتە وەچی لە وەرزی زستانە ئەوە سوودی تایبەتی خۆی هەیە چونکە لە هەر وەرزێک خواردنەکان دەگۆڕێتن خوای پەروەردگار وای دروست کردووە هەر وەرزێک خواردنی تایبەتی خۆی هەیە هەندێک میوە هەیە لە زستانان هەیە هەندێک هەیە لە هاوینان هەیە هەندێک هەیە نییە لە فەستێکی تر بۆیە بەو شێوەیە سوودەکەی تەوزیع دەبێتن بۆیە ڕۆژی مسلمانان لە ڕۆژی هەموو نەتەوەکانی تر باشترە لە ڕووی تەندروستیەوە بۆیە زانایانی پزیشکی کاتێک کە باسی ڕۆژوو دەکەن لەگە سوودەکانی ڕۆژی دەڵێن پێویستە ڕۆژێکە ڕۆژی ئیسلامی بیتن پێدەن ئەسەوم ئیسلامی یعنی دەبی ئەوەیە کەوا لە 10 سەعات کەمتر نەبێتن لە 28 ڕۆژیش کەمتر نەبێتن و هەموو خواردن و خواردنەوەکان لە خۆت قەدەغە بکەی نەوەک هەندێکیان قەدەغە بکەی هەندێکیان قەدەغا نەکەین چۆن دینەکەی ئێمە سەروی هەموو دینەکانە لە مهەیمنە لەسەر هەموو ئاینەکانی تر ڕۆژەکەشمان بە هەمان شێوە هیوادارینکەوە ئێوەی بەڕێز ئەو ڕێنمانە یانە تطبیق بکەن و هەروەها سوودتان لێ وەرگر بێتن
ولشيشي تندرستو ساق لمانجي رمضان بري وبن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.